مانی کورسانە دکتۆر بانگێشکردنی ئەم دوو وەزیرە سەبارەت بە پرسی کۆچ و کۆچبەران هیچ لە بابەتەکە ئەگۆڕێت پێت وایە کە پەرلەمان لە ئێستادا تازە کەوتۆتە هۆی هەوڵخۆی وەزیرەکان بانگێژەکە بۆ لێپێچینەوە؟ بەڵێ زۆر سپاس ڕێزم بۆ تەواوی بینەرانەیە بەتەکیت یەکێک لەو مەلەفانەی کە ئێستا حاڵی حاضر ناوەندی سیاسی عێراقی گرتووەتەوە و ئەتوانم بڵێم کاریگەری ڕاستە خۆی لەسەر کە هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن لەسەر شارع لەسەر پەرلەمانی عێراق و تێکڕێکوت لە سیاسیەکان دروست کردووە ئەو کۆچەیە کە دەستی پێ کردووە بە لێشاوێکی زۆر لە گەنجان لە تاقە لە توانایی کۆمەڵگەی عێراقی سەفەر دەکاوە بەتایبەتی لەم کاتێشدا کە عێراق بە هەموو چین و توێژەکانیەوە هەر لە بە کوردستانیشەوە لە بەرامبەر شەڕێکی توندایە لەگەڵ داعش دەبینین بەشێکی زۆر لە گەنجان کۆچیان کردووە بۆ ئەمە بەستە بێگومان هەندێک پەرلەمانتارە مەسەلەیان جوڵاندووەوە لە هەندێک ناوەندەوە باسیەوە کراوە کە پێویستە ئەم پرسە تاوتوێ بکرێت دەردەشە بکرێت بۆ ئەوەی کە ئالیەتێکی گرنگ بدۆزێتەوە لەم ڕوانگەیەوەیە کە دوێنێ هەر لە ناو جلسەی پەرلەمانیشدا جێگیری یەکەمی سەرۆکی پەرلەمان شێخ عومان محەممەدی باسیەوەی کرد کە لە نزیکترین دەرفەتا پێویستە هەردوو لیژنەی تایبەتمەند لیژنەی کۆچ و کۆچبەران و هەروەها لیژنەی پەیوەندیەکانی دەرەوە هەردوو وەزیر بانگێژ بکەن و من پێم وایە ئێمە فریایەوە ناکەوین یعنی پێش دەژنەوەی کە بیزانم چکە تا بەیانی دوو بەیانی دانیشتەکانی پەرلەمان بەردەوام ئێبێ بەڵام ئەوەی کە ئێمە بیزانین بەڕاستی کۆبوونەوە و بانگێشکردنی وەزیر معالەجەی ئەم مەسەلەیە ناکە پێم وایە کۆچ زیاتر ڕەهەندێکی ئەتوانم بڵێم گیانگیریشی هەیە هەر بەتەنها عێراقیەکان نین ئێستا کۆچەکەن ئێستا لە دەوڵەتانی ناوچەکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەم شەپۆلە دەستی پێ کردووە و بەنسبەت عێراقیشەوە دەرهاویشتەی ئەو حکومە سەقەتەیە کە لە ماوەی ڕابردوودا بەداخەوە لە دوای سقوتی نظامی پێشووترەوە هەبووە فەشەلی خەدەمات فەشەلی خزمەتگوزاریەکان فەشەلی خزمەتکردنی خەڵک و هەروەها تەقدیمکردنی خەڵک و لەبەرەوەی دەبینی گەنج بەرەکانی پێشەوەی جەنگ جێدەهێڵێ و دەڕواستەری خۆی هەڵەگرێ بۆ ئایندەیەکی نادیار ڕاستە پەرلەمان ئیشی خۆیەتی کە بانگێشتی وەزیری پەیوەندیدار مؤسسەی پەیوەندیدار و لایانی پەیوەندیدار بکە بۆ ئەوەی کە هیچ نەبێ بتوانێت خطوەیەکی استراتیژی بۆ ئەم مەسەلەیەدانێ بەڵام بەتەکید من پێم وایە ئەمە ناتوانێت کاریگەریەکی واقعی و مەیدانی و ڕاستە و خۆی لەسەر کۆچی گەنجانی عێراق و هەتا کوردستانی ژەبێ. بەڵێ دکتۆر وا بڕێ ڕسمێنی حەیدەر عەبادی بێتە بینای پەرلەمان بە پێو زانیاریانی لای ئێمەیە تا چەند ئەم زانیارێ دروستەوە پێتش وایە بە نەبوونی سەلیم جوبوری کە ئێستا لە دەروی وڵاتە حەیدەر عەبادی بێتە نێو بینای پەرلەمان و بۆ بانگێشکردن و لێپرسنەوە لەسەر پرسی کۆچی گەنجان و دواتریش پرسی چاکسازەکانی خۆی؟ بە تەئکید مەسەلەی میوانداریکردنی سەرۆکوەزیرانی عێراقی مەسەلەیەکە زۆر دەجوڵێنرێ لە ناو پەرلەمانی عێراقیدا بەو پێی کە سەرۆکوەزیران لە ماوەی 40 ڕۆژی ڕابردوودا مانگێک لەمەوە پێش کۆمەڵێک ئیسلاحاتی لەلایەن پەرلەمانەوە وەرگرت تەخویل کرا بۆ ئەوەی ئیسلاحاتانە بکرێ هەرچەندە بەشێک لەم ئیسلاحاتانە ئێمە پێمان وایە ڕەهەندی دەستوری نییە هەندێکی ڕەهەندی قانونیەوە دەنگیشمان پێداوە لەبەر ئەو زەختە زۆرەی کە لە ناو شارعا هەیە بەڵام بە ئەم پرسە ئەبوایە هەفتەی پێشووتر بەهاتایە خودی سەرۆکوەزیران ڕۆژی پێنجشەمەی ڕابردوو دەبوایەت بەهاتایە بەڵام ئەوەی کە ئێمە تێبینیمان کرد بەهۆی ئامادەبوونی کۆمەڵێکی زۆر بە تایبەتی کوت لە سونیەکان بۆ ئەوی سوالی محریج سەبارەت بە چاکسازیەکان بە قەراراتەکانەوە لە دەستوری بوون و قانونی بوونی ئەو قەراراتانە کە وەریگرن دەبینین ئامادە نەبوو چونکە بەشێکی زۆر لە کوتلەکان پێیان وایە ئەم ئیسلاحاتانە تەنها حیبری سەروەرەقن و نەزەریاتن ناتوانرێ بەو شێوەیە بگوازرێتەوە بۆ لایانی واقعی و عملی چونکە دەبینی تا ئێستا ئیسلاحاتانە نەچۆتە مەسەلەی قەضاوە ئێمە بەشێکی زۆر لە دەردی عێراق ئێستا بریتیە لەو فەساد و گەندەڵیە زۆرەی کە لە ساڵانی ڕابردووا کراوە ئەگەر ئیسلاحات لە قەزا نەکرێ چۆن ئەتوانین ئێمە ئەو کەسانەی کە سەری گەورن وەکو مەرجعەتی باڵا باسی کرد لە سەرە گەورەکانەوە دەست پێکرد دەبینی زیاتر ئیسلاحاتی حەقیقینین بەڵکو تەقەشوفن لە هەندێک شوێنە کراوە لە پەرلەمان و لە مۆزەف و ئەمانە و ئەمە یەک لەسەر سەدی چارەسەرکردنی کێشەکانیش نین ینی بە پێوتەکان ئەگەر بەو کورتی وڵام بیتەوە حەیدەر عەبادی سبەینێ ئامادەی پەرلەمانە بێ بزانێرەکانی هەتا ئێستا بەوەی کە بە ئێمە وتراوە ئەبێت خۆی شێخ و مامیش باسی کرد چوارشەمە دوهەمین کاتە بۆ ئامادەبوونی حەیدەر عەبادی بەڵام گومانمان هەیە بەوەی کە بتوانێت ئامادە بێت چکە وەکو وتم تا ئێستا نەیتوانی وە ئیسلاحاتەکان بخاتە بواری تەنفیزکردنەوە بیریشمان نەچێت لەم ئیسلاحاتانە بەداخەوە هەست بەوە دەکرێت کە
بە شێوەک لە شێوەکان پاراوێزخستنی پێکاتێکی تایە بۆ نمونە هیچ ئاعتیبارێکی بۆ لایەنی کوردستانی بۆ لایەنەکانی تشدانە ناوە لە لابردنی هەندێک لەو پشکانەی کە لە دەرهاویشتەی اتفاقی سیاسیا هەیە خاڵی یەکەمی وەثیقە سیاسیەکەی کە حکوومەتی عەبادی لەسەردانراوە ئەڵێت پێویستم حکوومەتە لەسەر ئەساسی وەثیقەی شەراکەتی سیاسی واتە اتفاقی سیاسی بێ باشە شەراکەت لە شوێنێک و ئەمانەی ئەم کردوێتی شوێنێکە وەکو چۆن ئەڵی پاراوێزخستنی پێوە دیارە بۆیە دەبینی لە مەسەلەی دەمجکردنەوەی بۆ نمونە من بێڵێم وەزارەتی سەحە و وەزارەتی بیئە کە خۆمان معینین بەوە هەستەکرێ ئێستا بڵێن ئەوانەی کە لە پشتی وەزیری بیئەی پێشووترن وەکو پێکاتێکی سونە دەیانەوێت ئەم مەسەلەیە بێنەوە دوێنێ هێنانە ناو پەرلەمانەوە مناقەشە کرا و بڕیاردرا تەوسیاتەکان بەرز بکرێتەوە بۆ ئەوەی کە ینی سیرەکەی ئیسلاحاتەکان بەرەو ئەوە ڕۆشتووە کە دژەکان بە شێوەیەکی بوو ینی بەرنامە بۆ داژێژرا و دەیانەوێ بەرەنگاری نەک بەرەنگاری ینی وەڵامیان هەبێ بۆ ئیسلاحاتەکان بەرەوە بەداخەوە کە ئێمە بینیمان ڕەنگە حتا دەنگۆی ئەوەژێ ینی یەکێک لە خیارەکانەوەی ڕەنگە لە نەتیجێ ئیسلاحاتانەوە عێراق بەرەو نەبوونی حکوومەت بڕوە بەرەو ئیستیقالەی عەبادی بڕوە و بەرەو دروستبوونی بۆشایەکی سیاسی بڕوە بە نەبوونی حکوومەت و هەڵبژاردننی پێشوەختەوە شتانە. زۆر سپاس بۆ دکتۆر بەختیار شاوەی زۆر سپاس بۆ تۆ بەڵێ شەیدا ئەوەی بیست دەنگۆی هاتنی هەردوو وەزیری کۆچ کۆچبەران